ئێستاش ئەچینە لای کۆنفرانسی مێری کە تێیدا وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراق لە ئێستادا قسە دەکات. بۆ مەسەلەی یعنی ئەگەر لە ڕووی چەمکەوە سێرکەین ئێمەڵین ئاوارەبوون بۆ خۆی مەسەلەیەکی ینی پێوەستە بە کاتیبوونەوە بەوەی کە دەبێت کاتی بێ، بەڵام ئێمەوە ساڵێکمان تێپەڕاند خێزانەکان ماونەتەوە کە خێزانێک ساڵێک لە شوێنێک بمێنێتەوە بێگومان پێویستی بە پەروەردەیە، پێویستی بە تەندروستیە، پێویستی بە نیشتەجێبوونە پێش هەموو شتێک، پێویستی بە ئاوەڕۆیە. یعنی بۆ نمونە لەوانەیە کەس حسابی بۆ نەکرد بێ بە ئێمەشەوە نەمانتوانی بێ ئەو خزمەتگوزارێ لە پێویستە پێشکەش بکەین. ئەنی تۆ ئەگەر کەمپێکت هەبێ 5,000 خێزانی تێدا بێ، ئێمە لەوانەیە نیوەی ناوەندی ناحیەکانی هەرێمی کوردستان 5,000 خێزانی تێدا نەبێ. یعنی 5,000 خێزان بەس مامەڵە لەگەڵ ئیدارەدان و لەگەڵ فرێدانی پاشەڕێی ینی ماڵەکانە خێوەتگەکانە بۆ خۆی ئەرکێکە زۆر قورسە لەمەوە وەریگرە هەتاوە کۆگاتە ئاستەکانی تر. گەورەترین کێشەی ئێمە لە مەسەلەی ئاوەرەکانە بە پلەی یەک مەسەلەی نیشتەجێبوونە. ئەنی ئێمە لە کۆی ئاوەرەکانە تەنها لە 11 ئاوەرەکان توانیمانە لە کەمپەکانە جێگەیان ببێتەوە. تامان لە 11 بە ژیانێکی زۆر ناڕەحەتەوە. لە 129 خێزانەکان لەگەڵ کە سوکاریان ئەژین، ینی بە شێوەیەک لە شێوەکان لەگەڵ ئەوەی کە پێڵێن ئەو کۆمەڵگەی کە پێشوازی لێ کردوون بەهۆی دۆستایەتی خزمایەتی هەر جۆرە نیشتەجێبوونێکی ترەوە بێن. لە 139یان لە خانوبەری کرێ ئەژین، بێگومانم کرێیە بارگرانیشی گەورەیە بۆ سەرژیانی ئەوان. لە 190یان لە مزگەوت و شوێنە گشتیەکانە ئەژین. یعنی ئەگەر سیرکەین 190کە لە ئاستێکی زۆر خراپایە، 113کە ڕاستە لە کەمپایە بەڵام لە ئاستی پێویستانیە، ئەوانەی لەگەڵ کە سوکاریشیان ئەژین بە هەمان شێوە زۆر قورسە کە بڵێ کە ئەمە ژیانێکی ئاساییە. یعنی بە هەموو پێوەرەکان لە 160 خێزانەکان کێشەی شوێنی نیشتەجێبوونیان هەیە کە کێشەی شوێنی نیشتەجێبوون هەموو بێگومان هەموو کێشەکانی تریش دێتە سەری. یعنی ئێمە بە پرسیارێک لە خۆمان بکەین وەکو حکوومەت، چوەکو حکوومەتی عێراقیا وەکو حکوومەتی هەرێمی کوردستان، ئێمە بین خانوو دروست بکەین و نیشتەجێ ببن؟ یعنی ئێمە پرسیارێکی قورسە. سیاسەتی دەوڵەت ئەوەیە کە نیشتەجێ ببن کە تۆ خانووت بۆ دروست کرد ئەمێنێتەوە کە مایەوە ئیستیقراری کرد، حاڵەتی خێزانەوەیە کە ئیستیقراری کرد یەکسەر لە 150 بیرکردنەوەی لە گەڕانەوە بۆ شوێنی خۆی کانسڵە بێتەوە، ینی وازی لێ هێنێ. ئایا حکوومەت یان دەوڵەت ئەتوانێت بۆ نمونە 200,000 نیشتەجێبوون لە ماوەیەکی قیاسیە دروستکە؟ بێگومان ئەمەش حاڵەت کارێکە ساڵانی ئەوێ، چونکە ئێمە ئەسڵەن قەیرانی نیشتەجێبوون لە عێراق و لە هەرێمی کوردستانیش یەکێکە لە قەیرانەکان. بۆیە بە هەموو پێوەرەکان مامەڵەکردن لەگەڵ ئاوارەبوون مامەڵەکردنێکی کاتیە بە هەموو پێوەرەکانی نەتەوە گرتوەکانیش دەبێ ژیانێکی وای بۆ دروست نەکەی کە بیر لە گەڕانەوە نەکاتەوە. بێگومان سیاسەتی ئێمەش ئەوە نییە کە خەڵک نەگەڕێتەوە. ئەجا پرسیارەکەوەی لەکوێ دروستی بکەی؟ یعنی ئەگەر خانووش دروست بکەی لەکوێ؟ مەسڵ بۆ نمونە ئێستا یەک لە سەر چواری دانیشتوانی کەرکووک ئاوارەیە، لە 4 کەس لە کەرکووکە یەکێکیان ئاوارەیە. ئاوارەش لە 199یان عەرەبن بنێتەوە و ئێمە لە عێراقا کێشەیەکمانێ لەسەر چارەنووسی کەرکووک. ئەگەر تۆ کەواتە ناتوانی ئەمە بکەیت. ئایا سلێمانیە، هەولێر، کەربەلا یان نەجەف ڕێگە ئەدا؟ بێگومان ئەو دەسەڵاتە محەللی کە هەیە ڕێگرێتەوە. کەواتە چی بکەین بۆ ژیانی ئاوارەکان؟ یعنی لە لای ئێمە بیرکردنەوەی ئێمە سیاسەتی ئێمەوەی تەنها پارەیان بیت بتوان لەو شوێنەی هەن بە موقت بژین، ئەگینا هیچ چارەسەرێکی دیکە نییە. ئەوەی کە ڕوونە یعنی ئێمە دانیشتوین و پێویستە گفتوگوی لەسەر بکەین، کێشەکان ڕوویان داوە وازحن، بەڵام چی بکەین؟ چونکەم کێشەی هەموو عێراقە، کێشەی هەموو پێکهاتەکانی عێراق. بە بڕای ئێمە لە ئێستا یعنی لە ئاستە سەرەکیەکەیە ئەگەر ناوچەکانی ژێر دەسەڵاتی داعش کۆنتڕۆڵ نەکرێتەوە ئەم قەیرانە ینی هەر چۆن چارەسەریکی هەر قەیرانە، ینی هیچ شتێک نییە چارەسەریکە. یعنی هیچ شتێک نییە تۆ بڵێ وەڵاهی ئەوە بەم ئالێتە هەموو چارەسەرێکە بێ. لە باشترین حاڵەتە توانی تا ئاستی یەک لەسەر سێت چارەسەری کێشەکە بکەی وەکو ژیانی هاوڵاتێکی ئاوارە، وا گەیان تا ئاستی لە 150. بەنسبەت ئەوە لەبەرەوەی تۆ ناتوانانی پیشەی بۆ دابینکەی. مرۆڤێکیش لە شوێنێکا بژی پیشەی نەبێت چی بکە؟
یعنی ئەوکە پارەشی بیت هەر دەبێت پیشەی هەبێ ناتوانانی ئەو نیشتە جێبوونەی دابین بکەی ناتوانانی وەکو ئاستی پێویست پەروەردە بۆ منداڵەکەی دابین بکەی یعنی ئێمە لە ماوەی ساڵی ڕابردوودا سەرەڕای ئەوەی کە توانیمان 20 وەکو لیژنەی باڵای ئاوەرەکان 20 میلیارد دینار بۆ وەزارەتی پەروەردەی عێراق تەرخان بکەین بەڵام بە هەموو قووەتی خۆیەوە نەیتوانی لە 150 خوێندکارەکان بخاتە بەر خوێندن ئێمە کێشەیە تۆ خوێندکار نەخوێنێ لەبەرەوەی سبەی نەوەیەکت بۆ پەروەردە بێت نەوەیەکی نەخوێنەوار و دووچاری هەزاران کێشە بێت بۆیە ئەمە استراتیج و ئەولەوێت دەبێت بۆ ئەمە بێ ینی هەمومان ئەگەرمانەوەی قەیرانی عێراق چارەسەرکەین دەبێت وڵاتانی ناوچەکە وڵاتانی زلهێزی جیهان دەبێت لەم ئاستە ئیش بکەین کێشەی دووهەمیان ئەوەیە کە ئاستی دووهەمیان گەڕانەوەی ئاوارەکانە بۆ و ناوچانەی کە ئێستا ڕزگار بوو ئێنە ئێستا ئێمە کۆمەڵێک ناوچەمان ڕزگار بووە بەڵام ئالێتەکانمان بۆ گەڕانەوەی ئاوارەکان خاوە هەندێک جار خراپە و هەندێک جار جۆرێک لە ڕێگری هەیە سێ جۆر ناوچەمان هەیە ئێمە کە ڕزگار بووە وا پێوەلێنمان کردووە ئێمە سێ جۆر ناوچەمان هەیە ناوچەیەکیان هێشتا نزیکە لە خەتی تەماسەوە مجازەفەیە خەتی تەماس لەگەڵ داعش مەبەستم مجازەفەیە تۆ ئاوارەکانی بۆ بگێڕیتەوە ناوچەیەکمان هەیە کێشە هەیە لە گەڕانەوە نمونەی تاوەکو ئێستا جورف السەخر کە ناوەکەی گۆڕا بۆ جورف النەسر لە پارێزگای بابل نمونەی ئەو ناوچانەی پارێزگای سەلاحەدین کە کەوێتە نێوان دیالە و بڵین باقوبە و تکریتەوە هەتاوەکو ئێستا یعنی کار گەیشتە مەسەلەی سڵحی عەشایریش حکوومەت 3 میلیارد دیناریشی بۆ تەرخان کرد پێرێ خەڵکێک ڕۆشتوتەوە دوێنێ دەرکراوە یعنی لەبەرەوەی ئەمەندە کێشەکە چۆتە ناو قوڕگی یعنی چۆتە ناو ناخی خێڵەکان و عائیلەکان و پێکهاتەکان و ینی تەنانەت ئەنواعی کێشەی تۆڵەسەندنەوە و سەرڕای هەمووی نەبوونی ئەو ئیستیقرارە ئەو ئەمنیەتە ئاسایی کە تۆ هەست بکەی لە خاکێک و لە ژینگەیەکی ئەمنی ئاسایی نەک هەمیشە هەست بکەی لە ژینگەیەکای کە ئەم ژینگەیە هێشتا وەکو